ئەم چیرۆکە باسی کەسێکەکە باسی ذیڵقەرنەینە با وەکو مقدمەیەک جارە ڕوونکردنەوەیکی لەسەر بدەم ئینشاءڵڵا. ذیڵقەرنەین ذو يعني صاحب يعني خاوني قرنين. ذو القرنين لبروي أهل تفسيرش طبعا نشوين ينزاني ونا جيقا ورقاي وزمن ونا أزانن شي وموصفي شي أوا ديسان ناجزان خو من ناوي كابرانيا آية ذو القرنين بزماني أو قوم خوي وهي كأمبي أو يتشك اللوان يا عرب كان بصفة ذوتو يعني اختلافي كي زور لنواني أهل تفسير أواني ميرجوان نسيوتو هيا خاصة ويك ميرجوان نسيوتو كبيانولان الأخباريون أوانا طبعا هم مشتجان كوكردوتو وتوانا إما مسؤوليتي إما أوي باسا كان مكوكين ودواي خلشي شكال دواي إما تحقيقاتي اللي بكاتو كآيات سندي الراست هندك وكي ابن كثير فرمي أنا أما العربة وهندك شكاش طبعا هرتي إيديان كردوكا لا ملوكي ملكة كان يمن بون شكا أوان بذو يعني ذي دسيان بيكردو كوابو أمان رأيان وايك أما اليمن بوا انجا ألن لتش زمانك هندق ألن لزماني سيدنا إبراهيم أبو أوان باس لوا كانوا كاليمن وبرو مشرق ومغرب الرشتو دا صلاتي كي زوري بيها كردو بلام عربا كان رواياتي عن زورا شون هيج باسي كان لمنا كردو شون باسي فرعونيان بيستو بلام باسي أمان هيج نبيستو أو الرواياتاني كلنا عرباهن أما زعيف يكاد هندي كوتو أنا أما اسكندري مقدونية اسكندري كوري فيلوبسي مقدوني أو كشرق غربي قرتوها بلان ديسان الله اسكندري مقدوني كابرايش كافر بوا أو يشك لوزير كاني أرسطوطاليس باشان أو كهاتوها دا صلاتي كي زوري قرتوها شري لقل قبط كردوها أفريقاي قرتوها شرشي لقل فارس كردوها دولتي فارسي خصوة جردستي خوي وقشتو تنزيكي الصين أو شاراني ناويان اسكندرية لإيران اسكندرية هي العراق هي لمصر هي وأنا هم أو درستي كردون واسكندرية مصرش زور قورو مشهور بو طبعا بيج غريق الرومانيش أماش ديسان ريتيانات چونك آية كان هموي باسي أوكا كأم كابرايا خواي پروردگار أجر وحيشي بونا ناردوه إلهامي چي داوته كرشي تيه چه وحي بو چوبه چونك ولامي خواي قورو جداتو ولامي وحيكا جداتو وبياوكي صالحي جوا إيشي بانقوازك جوا جهادي كردو لبناوي تثبيتي توحيد كبكا دشي ظلم وستاوتو مظلومين كي زوري شي رزقار كردو أماش لو ناتشك اسكندري مقدوني عندي شي تروتو أنا ما كورشا يعني قورشا يعني تيانا فريدوني كوري جمشيدة لا ولاتي فارس بلام أكثر أنا لنك قورش بوا لبروي مەلیکێکی دادپەروەر بووە بەڵام هیچ دلیلێ نییە لەسەرەوەی کە دەوڵەتی فارس هەر ساسانیەکان بێ هەر زەمانێکی تریان بەرەو ڕۆژ ئاوا چوو بێ و گەشتوێتە هند و شەرقی هندستان یا گەشتوێتە چین ئەمەش دوورە لێ یەکێکی وەکو ئیبن عاشور ڕەحمەتی خوای لێ بە عالمێکی گەورەی تونسی و صاحبی کتێبی التحرير والتنوير کە 30 مجلدە تەفسیری قورئانە أو رأيوايا كأما تشينا ولاتي تشينا وأوش ملكة كاني تشينا دوائش طبعا دي مسألة كتحليلاتي أميش تشينا باشان لم سردمشا لو ما غير رابردوشتي كي سير من سيري خواندوا كباحثة يشي تري أوروبي أمريكي نك أوروبي ومسلمانيش هروها تأيدي أواكن كما أمريكا الشمالية أمريكاي باكورة ويساق نار صناعيش نيشان يدا أو شواني كخور آوابونكي لي أبي وكو تشالك حوزيك زور زور قوري لسر لوتكا شاخي لهر شوانك وكبرواني لغربي أمريكاي الشمالي غربي بلي باكوري غربي هروا أيبيني كاللوي آوابي أوش نظريكي تري تازي كوتوانا ناوي ذي القرنين بوشي بيوترا قرنين هندي قوتوانا لبر أوي دو قوشي هبون يا بناغي دو قوشي هبون لسريع لا يسقانك عندي كالنا أو باري أو سكي كلي داو قوشي بو خوي كردو وكو بران
و ئێستاش ئەو عملەیە ڕسمی و عملەیە بڵاو بۆ تۆ کە شتێکی ئاوا هەیە جا ئیتر نازانین فۆتۆشۆپە دروست کراوە یان هەر کەسێکە لە لای بە معلوماتێک هەندێکی کە ئەڵێن نا ئەو خودەی لەسەری کرد و دوو قۆچی بۆ کرد ئاوا هێناوێتیەوە بۆ لای ڕیشی وەکو بەران ڕەمزی قووەت بێ هەتر هەرێکە لە شتێکی تر لەم بابەتە باسەکاتوە ئەمەش یەکەم وەسفی کابرایە ذوالقەرنەین دووهەم نازانین شوێنەکە کوێیە نازانین زەمەنەکە کوێیە چ کاتێکە بەڵام ئەمە تەخمینات و تەقدیراتە یان لێکۆڵینە و بە دووادار چوونە و من پێم وایە ئەوەی فارس دوورە لێی ئەوەی عەرەبەکانیش دوورە چونکە ئەگەر یەمەنی بوونایە حتمما عەرەبەکان خۆیان ئەو هەموو تاریخی خۆیان زانیوە یەخۆ زانیوانەکەی سەدی مەعرەب ڕووخاوە پێش ئەویش مەلیکەکانی خۆیان هەموو حفظ کرد عەرەب لە پێش ئیسلام و دوای ئیسلامیشە و تا ئێستاش نەسەبی خۆیان هەموو لەبەرەکەن ئەگەر لەو ناوچێش وایە سۆمالی نەسەبی خۆی لەبەرەکە هەتاوکو پێش ئیسلامیش ئێستا مناڵێ لە نەرویجش لە دایک ببێ و گەورە بێ دایکی ئەو نەسەبەی هەموو فێرەکە هەتاوکو ئەیگەێنێتەوە پێش ئیسلامەتیش کە بەرەو کوێچنەوە لەبەرەوە لەو باوەڕیان نیم کە ناو عەرەبەکان بێ یاهی فارسەکان بێ ئەسکەندەری مەقدۆنیش نییە باعتیبار کابرایکی کافر بوو ئەم ڕێیە تازەیەش کە ئێستا ئەڵێ ئەگەر نەزەریەکە و شتی تازەمان زیاتر بۆ ڕوون بکاتەوە لە ناحی عیلمیەوە ڕەنگە ئەمش ڕێی تێ بچێت چونکە پێغەمبەران خۆ هەر لە شەرق لەوسەط نهاتون لە ڕۆژهەڵاتی ناوەڕە سەرۆک و دوژمنانی ئیسلاماڵن ئەیخۆ هەموو شوێنە پێغەمبەری بۆ چووە حەزارەتی ئەفریقی مەسەلەن مالی پێش حەزارەتی ئیغریق و ڕۆمانیش سەردەمانێ بوو مالی حەزارەتێکی زۆر گەورەی هەبوو مهمتر لە میسری قەدیم و فیرعونیەکە و مهمتر لە ئیغریق و ڕۆمان کە 2000 ساڵ و شتێکن هەروە حەزاراتی تر لە لاپاز لە پیرۆ لە ئەمریکای لاتینی ئەمریکای جنوبی حەزاراتی ئەوانە اینجا حەزاراتی یەک بە دوای یەکی چین جنوبی شەرقی ئاسیا ئەمانش هەمووی میلەتانێکی سەربەخۆی لێ ژیاون و حتمما ئەمانش پێغەمبەریان بۆ هاتوو بۆیە من تا ڕادەیەکی زۆر تەئیدی ئەمەی ئیبن عاشوورەکەم لەبەر ئەم سەبەبانە کە خۆی لێکی داونەتەوە ئێستا دێمان دێ لەمانە باسەکەمەوە ئەویش تەمان زۆر باز لەمە هەموو یەکاتەوە وەسفەکان دێنێتەوە کە ئایا ئەوانەی ئەهلی تەفسیر فەرموویانە کە یەمەنیە فارسە قۆچەکەی چین لە ئاسن بوون لە مس بوون لە پارە تەشکیلی کردوون یا بەسەریەوە بوون وایە مە ئەسکەندەری مەقدۆنیە یا ئەو نییە یا فەراعینەی کۆنە کە ئامونیان پەرستووە میسرەقە کۆنەکان ئەمانە هەمووی تقریبەن هەمووی ڕەت دەکاتەوە ئەڵێ بەڵام هەندێک ئەم سیفەتانەی کە خوای گەورە لێرە لە قورئانی محکەمی خۆیان بۆ ئەم مەلیکەی باس کردو بۆ ئەم دەسەڵاتدارەی باس کردووە جیان نەکاتەوە لەوانی ترکە کافر بوون یەکەم ئەڵێ ئەم کابرایە دەسەڵاتدارێکی پیاوچاک و دادپەروەر بووە دووەم ئیلهامی لە خوای پەروەردگار و پێگەیشتووە یعنی خەبەری لە خوای گەورە و پێگەیشتووە لەسەر تەوحید و دەعوە و جیهاد و فەرمانی پێدراوە فەرمانەکانی تەنفیز کردو و مخاتبەی خوای پەروەردگاریشی کردوتەوە یعنی لە دوعای کردووە مەسەلەن یان داوای کردووە یان ئاوا ئەکەم یا شتێکی لەو بابەت مڵک و دەسەڵاتەکەشی زۆر زۆری گرتوتەوە چونکە ئەمەی کە مەغریب ئەم باسیەکە و مەطلع شەمس کە ڕۆژ هەڵاتە باسیەکاتەوە مەسافەیەکی ئێزگار زۆری حکم کردووە تەبعا ئەوێ بشزانین کە مەغریب و مەطلع هی هەموو شوێنێک هەر مەغریب و مەطلعی ئەو جێگای خۆیەتی یعنی تۆ کابرا لە سلێمانی دانیشت بێت مەطلعی دیارە خۆر هەڵاتنی لە بەری ڕۆژهەڵات سلێمانیەوە هەڵدێ و دوای لە بەرانانە بڕێ و لە کەڵەوانان کۆتایی پێت لەوێ ئاوای لە هەولێر بە هەمان شێوە لە دووهەک بە هەمان شێوە لە سەقز بە هەمان شێوە لە هەر وڵاتێ لە هەر جێگا و ڕێگایەک حسابکەی شەرق و غەربی خۆی هەیە بەڵام لێرەشا کە هەر معلومە لەوەی کە زەمینێکی زۆر زۆری وڵاتانێکی زۆر زۆری خسۆتە بەردەستی لە خۆر ئاواوە گەیشتوتە ئەو شوێنی کە پێن خوای گەورە ناوی بردو عینن حەمیئە کانیاوێکی قوڕاوی بۆگەن و گەرم پاشان گەیشتوتە وڵاتی یەئجوج و مەئجوج لە تاریخی یەئجوج و مەئجوجش کە ئەیخوێنینەوە منغۆلیا ئەگرێتەوە کە ناوەڕاستی سینە
ئێستاش هەر ئەو قەومەی لێ ئەژین داخراویشن، بەڵام ئەهلی قیتالن، هجوومیان هێناوە. ئەوانەی لە مەنغۆلیاوە ترازان، قابلای خان باپیرە گەورەی هەموو ئایلە گەورەکە بۆ سێ بەرەبابی زۆر گەورە لەوانە جیابوونەوە. بەرەبابی یەکەم ڕووی کردوتە سین و یابان و ئەوانەوە، هەتا ئێستاش ئەو چاو بچووکانێک کە پێیانەڵێن لەوانن، زڕێت لە دوای زەڕێت هیان بوو. یەکێکی تر بەرەبابێکی تیران ڕووی کردوتە شیمالی مەنگۆلیا و هاتووە بەرە وڵاتانی تر و هەتا لە کازاخستانوانە هەتا گەیشتووەتە فنلەندە. ئێستا زمانی فنلەندی، تورکی، تورکمانی، ئۆزبەکی، هەمووی ئەوانە کە کۆیان هەیە کەڵن خەبەرلەر مەسەلەن لە فنلەندەکەش هەر ئەو ئیئارە کۆیانەکاتوە. زۆر لە مشتەرەکاتی زمان و لەهجەکانی ئەم قەومانەی کەوتم هی شیمال ئەگەڕێتەوە سەر یەک ڕیشەی گەورە، وەک چۆن ئێمە و بەلوچ و فارس وانە گەڕێن و سەر یەک ڕیشە زمان، ئەویش وایە. بەرەبابێکی تریان بەرەو ئەمجارە هاتن خوارووی کازاخستان و هاتن بەرەو ئێران و هاتن بەرەو وڵاتانی تری ڕۆژهەڵاتی ئیسلامی کە تۆغرولبەک مسلمان بوو لە ڕێگا. لە تۆغرولبەک عوسمان بوو، عوسمان بیناسازی دەوڵەتی عوسمانی کە دەوڵەتی عوسمانی دروست کرد و ئەوان کە هاتن ڕویان نەکردە بەغدا و عالەمی ئیسلامی، ڕویان کردە ئەرز ڕۆم، شەڕیان لەگەڵ ڕۆم کرد، ڕۆمی بیزەنتی، هەتا دەریان کردن هەتاکو ساڵی 1914 ئیتر تەواو ئیسلامبولیان دروست کرد، بڵێن قوستەنتینیان داگیر کرد و ڕۆمیان بە تەواوی دەرپەڕاند و ئەوتر ئەو وڵاتە بوو بە وڵاتی خۆیان و وڵاتی ئیسلام ناوێنا ئیسلامبول. حکمیشان بەردەوام بوو مایەوە و ئێستا شەزانن کە ئیتر لە دوای حرکاتی قەومی لە ناویانە دروست بوو. دەوڵەتی عوسمانی زەعیف بوو، ساڵی 1908 سڵتانی عوسمانی لابرا و 1924 مستەفا کەمال هات و وڵاتی تورکیای نوێی دامەزرا. ئەوە سێ بەرەبابی زۆر گەورەی خان، ئەوان خانیان پێوترێت. تەبعاً لە کوردەواری ئێمەیە جاران پێش 100 ساڵ 200 ساڵ لەمە پێشیش خان بۆ پیا بەکارە هات، اسماعیل خانی سمکۆ مەسەلەن، چونکە خان لە ناو ئێرانەکانە هەیە، جاوان پێیانەڵەن خەوانین، مەبەستیشان دەرەبەگە دوایی تەبعاً وەکو مستەڵەحێکی سیاسی. خان پیاوەکانن، خانم ژنەکانن. لە فارسەوە هات بۆ ناو ئەدەبیاتی تورکی پێیانەوت هانم، لەبەرەو ئەوان کە نووسن خەبەرلەر ئەنووسن هەبەرلەر، خ بە ئێچە نووسن. ئەم کەلیمە هانمەشە کە چووە بۆ میسر کە ناوی فڵان هانمە، لە میسریشە تەوان هانمەکە بەکاردێت و ئەمە وردەوە کە ئەڕۆینەوە غەیری ئێستای کوردکە لە خان بۆ ژن بەکاری دێنێ، ئەو حەبسە خانی نەقیب و فڵان خانەوە هەروەها. ئێستش بۆ احترام کە ئەڵەن ئەوە مەسەلەن نەرگس خانە و ئەوە فاتیمە خانە و لەو بابەتە. ئەم خانە کەلیمەکە گەڕێتەوە بۆ سەر ئەم قەومەی مەنغۆلیا. لەم مەنغۆلیایەوە ئەسڵی تەتەر و مەغۆل ئێرەن. تەتەر و مەغۆل دوو قەبیلەی گەورەی بەرەبابەکانی شیمالن، بەڵام لەبەرەوەی ئەوەندە وەکو یەک بوون، سیمان وەک یەک بووە، هجوومیان و شەڕکردن و ئەو شتانان هەمووی وەکو یەک بووە، خەڵک جای نەکردوونە کامیان تەتەرە کامیان مەغۆلە. ئێستاش لە تاریخە هەر ناوتر کامیان تەتەر و مەغۆلە. ئیبن کەثیرە فەرمەیە مەئجوج مەغۆلن، یەئجوج و مەئجوج، بەڵام دلیلێکشمان لەسەر ئەوە نییە، ڕێژی تێ چەکە بڵێن ئەویشەوەی. ئەم پیاوە بەڕێزەشی بن عاشور دوای بێ کە ئەمانە ڕوو نەکاتەوە، دوایەوە ئەفەرمێ ئەم مەلیکە ساڵحەی کە باسەکرێم دەسەڵاتدارە ساڵحە پیاو چاکە دادپەروەرەی کە ئیلهامی لە خوای پەروەردگارە بۆ هاتووە و مەسافەیەکی زۆر زۆری وڵاتان و زەمین گرتووە، معلومە کە سەدێکی دروست کردووە ببێ بەڕێگر بەربەست لە ڕێی یەئجوج و مەئجوجە، بۆ ئەوەی یەئجوج و مەئجوج دەستیان نەگاتە قەومێکی تر کە هانایان بۆ ئەم ذیلقەرنەی نەهێناوە، کەوا بۆ گەر بگەڕێنەوە سەر ئەو سەدەی کە دروست کراوە ئێستا، کە چۆن خوای گەورە فەرمێ لە نێوانی دوو شاخەکەیە ئاسنی تواندەوە و دروستی کرد. ئێستا شورای سین، دیوارەکەی چین کە مەسافەی 1600 کیلۆمەترە، ئەو مەسافە زۆرە کە دێست سەرەتای دەستپێکی لە مەغریبەوە بەرەو مەشرق، سەرەتای ئەوەی پێشتر ئەم سەدەیە کە ئەمە ئیشارەتی پێدە. لە دوای ئێرە تەبعاً ئەو شاخێکی ئاوایە ئەم بەینەی پڕ کردوتەوە بووە بە ڕێگر لەوە کە لێرەوە نایەن،
بەسەر شاخەکەشان نەیانتوانێ سەرکەون. ئەم جارە ئەو مەلیکانەی لە دوای ئەمان هاتوون. تەمان سووری سین چەندین عایلەی حاکمە مەلیکایەتی ئەمانە ئیشیان لەسەر کردو. ئەمان کە هاتوون ئەم شاخیان تەکمیلە کردو، دیوارێکیان ئاوا دروست کردو. ئەوان مردوون و دیوارەکە لێرە ڕۆیشتووە، دیوار بەرزبووتەوە لە شاخەکانی تر. اینجا دیوار چۆتەوە جنوبی منغۆلیا، دروستیان کردو لەسەر سەحراکەش، لەسەر ئەو دەشتە دیسان 9 متر و 100 سانتیمەتر بەرزە. دیوارەکە لە هەموو شوێنێکی ئەوەندە بەرزە. لە خواریەوە 6 متر پانە، بەرزەکەی 6.1، بەڵام خوارەوەی 9 متر پانە. ئاوەنجا قوچەکی بەرزە بێتەوە، لەسەرەوە 4.5 متر پانە. لە ناوەوە منفەزی تایە، دیواری تایە، دیواری تر لە ناوە هەیە وەکو شوێنی حراست و نووسن و ئیسراحەت و برینداربوون و عیلاج و ئەم جۆرەشتانە. لە بینی هەر 200 مترە قولەیەکی تیا هی مراقەبەکردن. شێوەی دیوار دروستکردنەکە بە بەرد ئەم لای دروست کراوە، بەردی زۆر مهم کە نزیکی 2 ملیۆن سینی ئیشیان تیا کردو بە درێژایی تاریخی. ئەم بەردە گەورانە لێرە دروست کراون. دوایەوە لە مەسافەی ئەم چەند مەترەی کەوتم 9 مترەکە دیواری دووەم دروست کراوە. ئەم بەینانە کە کۆشکیان لێ دروستکراوە، خانویان لێ دروستکراوە بۆ حراس، بۆ ئیسراحەت و بۆ وەکوونە خۆشخانە و عیلاج و ئەمانە یا زەخیرە، دوای ئەوە مەسافەکانیان ئەنجا پڕ کردوتەوە لە گەڵ. ئەم گڵش دوایی وایان لێ کردو کە پتەو ببێ بۆی کەس نەتوانێت کونیکە. بینی مەسافە دیواریان لە دیوارەکانە دەرگایان کردوتەوە، دەرگای ئاسن. جاسە باسی دەرگای ئاسنەکەکەم و کە چۆن ذوالقەرنەین یەکەم جار دروستی کردو. هەروەها ئەم قەومە کە یەئجوج و مەئجوج بوون، ئەمانەش کە هاتوون ئەهلی فەساد و خراپەکاری بوون. مفسیدونە فی الئەرض، ئەسڵی فەساد ئەوەیە کە سێوێک لێی گەڕی خراپ نییە، سێوەکە باشە، بە سوودە بۆ لەش، کە لێی گەڕی کونێکی تێ ببێ پێستەکەی بریندار بکەی، دوای وردۆردە فاسد دەبێ. کە فاسد بوو ئەبێ بە مفسید دەبێ، بە سەبەبی نەخۆشی دروستکردن. ئینسانیش ئەگەر خۆی ئەبێ ساڵح بێ، مصلحیش بێ. مسلمان خۆی لە خۆیان پاکە و چاکە، چاکسازیشە. لە بەرامبەرە کە ئەبرای کافر طالحە، یعنی خراپەکارە و خراپەکاریشی ئەوێ. ئەمانش کە هاتوون مفسیدونن، یعنی فاسد و مفسیدن لە هەمان کاتە کاتون، ئەمیش ئەم بربەستەی لە ڕێیانە دروست کردو. ئەم ذوالقەرنەینە لە ڕووی پیشەسازی و شارستانێتیەوە گەیشتۆتە لووتکەی بەکارهێنانی ئەدەواتی بەردەستی، ڕێساکانی بەردەستی بۆ دروستکردنی قووەت. هێزی سەربازی، هێزی پیشەسازی، تەبەنە چەکانش کە دروستی کردوون لە ئاسن، ئەو پەنجەرانەی کە دروستی کردوون بۆ ئەوی وەکو سیاج یا وەکو پەرژینێک ئاوەکەی پیا بڕە بەڵام خەڵکی پیانە ڕوا، لە ئاسنی تواوە هەمووی دروست کردوون، قاڵبی بۆ دروست کردو، دوایی مربعات ئاوە دروستی کردو هەتا وەکو خوارەوە کە مەسافەکە دیوارەکەش نەڕوخێنێ و لە هەمان کاتیشە ئاویش دەرچێ لێ و نەفەریش نەتوانێت بێتە ناوی. ئەو خیبرە زۆرەش کە هەیەی، دوایەوە خیبرەیەکی هەندەسیشی جگە لە پیشەسازیەکە هەیە، وردەکارانەی ئیشکردن و داهێنان. دیارە ئەو کەسانش کە لەگەڵ یابوون هەمووی ئەهلی حەزارەتێکی پێشکەوتو بوون. ئەمانەی کە هەمووی خوای گەورە بۆمان باسەکە، ئەمانە نە لە مەلیکەکانی حیمێرن هی یەمەن، نە لە قوڕشەوە شێتەوە، نە ئەسکەندەری مەقدۆنیە، نە هی شوێنێکی تر کە ئاوە بڵێن فیرعەونەکان. ئەوەی کە ئیبن عاشور زیاتر تەرجیحی پێدا و دوای مناقەشەی ئەوانی تر، ئەم ئەفەرمێ مەلیکەکەی مەلیکێکی سینیەکانە، ئەلموهیمێکە لەو سولالەی مەلیکانێ. سەردەمەکەی ئەوان کە باسێکە کۆنفۆشیۆسیە. کۆنفۆشیۆسی وەکو زەردەشتی، چۆن ئێمە ئیمامی مەودودی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێن ناتوانین بڵێن زەردەشت پێغەمبەر نییە، نەبادا پێغەمبەر بێ و ئێمە بە ئەدەبێکی باش ڕەفتاری لەگەڵ نەکەین، ناشێ. ناشتوانین بڵێن پێغەمبەرە، چونکە دەلیلێکمان بەدەستەوە نی. کۆنفۆشیۆسیش بە هەمان شێوەیە، ناتوانین بڵێن کۆنفۆشیۆس پێغەمبەر نەبووە، چونکە ئەترسین پێغەمبەر بوو بێ و دوای ئێمە بێ ئەدەب دەرچین بەرامبەر بە پێغەمبەرێکی بەڕێز. ناشتوانین بڵێن پێغەمبەرە، چونکە ئێمە دەلیلێکمان لەسەر نییە. ئەوان زۆر دوور بوون و کە لە وحی کە هاتۆتە خوار و لە مەکە و مەدینە بۆ پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام، زانیاریەکانمان بەدەستەوە نین. ئیبن عاشورە فەرمێ ئەو مەلیکە عادەتی مەلیکەکانی چین ئەوە بوو کە پرچیان ئەهۆنیەوە ئەیان کرد بە پرچ،
پرچ لە زمانی عەرەبیا پێوترێ قەڕن. بۆیە عەطیە وەختە کە باسی شتنی زەینەبی کچی پێغەمبەرەکە عەلەیهی سەڵاتو وەسەلام کە مردبوو ئەفەرمێ فەجەعەلنا رەأسەها ثەلاثەتە قوڕون، یعنی قژی پرچیمان کرد بە 3 کەزی، باولێر پێڵەن کەزی کردمان بە 3 پرچ بە سلەیمانی. ئەم قوڕونانە کە تەمان لە عەرەبیا پێوترە قەڕن جەمعکەشی قوڕونە، ذی القەرنەین یعنی دوو پرچەکەی هەبووە کە تەرجیحەکانی ابن عاشور زۆرتر ڕێی تێچێ. دوایی کە دەین باسی خودی چیرۆکەکە ئەکەینەوە و دەینە سەر ئەوەی کە چۆن گەیشتۆتە ئەم شوێنانەوە، ئەم سەددەشی کە ئاوە دروست کردووە، هەموو ئەمانە بە شێوەیەکی گشتی زیاتر ڕێی تێئەچێ کە ئەمانە بن لە ئەم مەلیکانە بن، بە تایبەتی یعنی لە مەلیکەکانی ئەوانیشە لە تاریخی چینە کە ئێستا تەمان تەکنۆلۆژی پێشکەوت و زمان تەرجمەکردن ئاسان بوو و توراثی خەڵکانە خوێنینەوە ئەوانە. ئێستا ئێمە ئەتوانین بگەڕێنەوە سەر تاریخی چین، یەکێک لە مەلیکە هەرە باشەکانی چین کە بریتیە لە سین شی هوانگ لی. ئەم ناوە یەکێکە لە باشترین کە خۆشیان باسێکن و باشترین مەلیکی ئەو سەردەمە کە دوو پرچی هەبووە، کە ئەشێ دیسان ئەمەش تەرجیح بۆ بداتەوە کە بەڵێ ئەشێ سین بوو بێ و ئەم ذی القەرنەینە ئەم کابرایە بوو بێ ئەم ناوە کە بۆیە من خورسە بیڵێن عادەتەن، و ئەو سەردەمەش ئاوا بووە. ئەنجا ئایا ئەو سەرەتای سوورە سینەکەی تەکمیلە کردو یا بیدایەتەکەی کردووە، دوایی مەلیکەکانی تریان شوورای سینیان تەواو کردووە، کەوا بوو ئێستا ئەوەندەمانزانی ذو القەرنەین بە تەسەووری ئێستامان وا ئەزانین کە ئەمەیە. ئەگەر ئەو کەسانی کە ئەڵێن هی ئەمریکای شیمالیە ڕێی تێ بچێ بڵێن بۆ مەغریبەکە کە ڕۆیشتون خۆر لە ناو ئاوەکەیە ئاوا بووە، بێ بزانین تەرەفی ڕۆژ هەڵاتەکەشی دیسان ئاو بوو بێ، ئایا هاتوونەتە بۆ کوێ؟ ئەگەرەوە ئەو ویلایەتانە بوو بێ کە لە غەربی ئەمریکای شیمالین، مەسافەیەکی ئێجگار زۆرە تاکو بگەنەوە سە بە تیارە 8 سەعاتی پێچە تابی بڕێ یا 10 سەعاتی پێچ، کەوابووی ئەوە نییە مەسافەیە دیسان ببڕێتەوە. بۆیە تەرجیح هەر ئەوە ئەڵێنەوە کە دواش دێنە بەسەر باسی سەددەکە کە چۆنی دروستەکە، تەرجیح ئەوەیە کە ئەم مەملەکەتی کۆنفۆشیۆسیە بووە و ئەم حاکمە بووە، ئەم مەلیکە بووە کە دوو پرچی هەبووە و دادپەروەر بووە، پیشەسازی زۆری هەبووە، شارستانەتێکی زۆر پێشکەوتوو و زۆر جەنگاوەر بووە، جێشێکی منەظەمی باشی هەبووە و ئیشە گەورەکەشی ئەوەیە کە دژی زوڵم ڕاوەستاوە، مەزلومی ڕزگار کردووە، خەڵکی هێناوەتە ناو ئەمانەوە، دادپەروەرانەش حکمی کردوون. وای گەورەی یارمەتی دەری ئێمەش ئێوەش بێ و سەلامت سەرکەوتومان کە شتمان زیاتر فێرکە. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.